لەگەڵەوەی کەمتر لە 100 ڕۆژماوە بۆ هەڵبژاردنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، توێژەرەوەکانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان زەنگی هۆشیاری دەدەن. دەستێوەردانەکانی رووسیا نەوەستا لە 2016 لە دوای ڕۆژی هەڵبژاردن حکوومەتی رووسیا زیاتری کردووە. فەیسبوک لە هەواڵێکدا پشڕاستی کردەوە کە هێشتا کێشەکە هەیە. کەسانێک رووسیا پشگیریان دەکات بەردەوامن لە دەستێوەردان و خۆخزانە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە بەستی تێکدانی هەڵمەتەکانی دەمی هەڵبژاردن و ئەمریکایەکان وها لێ بکەن بچن بە گژی یەکتردا. تۆڕە کۆمەڵایەتەکان مەیدانێکی گشتی هاوچەرخن و ئێستا بەکاردەهێنرێن بۆ دروستکردنی دووبەرێکی لە نێوانماندا. یاسادانەران لە دانیشتنی کۆمیتەی هەواڵگری ئەنجومەنی سینات بێزاری خۆیان دەربڕی. ئێمە سزامان سەپاند بەسەر رووسیادا پێدەچێت هیچ سوودێکی نەبێت کاتێک بابەتەکە پەیوەندی بەم جۆرە کارانەوە دەبێت. کۆمیتەکە ڕایگەیاند بەڕێوەبەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان مانگی داهاتوو دێن گەواهی خۆیان دەدەن لەبارەی ئەو هەنگاوانەی نراون بۆ بەرەنگاربوونەوەی دەستێوەردانی بیانی. هەرێک لە فەیسبوک، ئینستاگرام، تویتر، گوگل و یوتیوب هێشتا کارێکی زۆر هەیە بیکەن. بەڵام ئایا ئەمە بەسە؟ بۆ ئێرا دەستپێرین دەست بەجێ ڕێوشێنی پێویست بگیرێنە بەر بۆ دەستنیشانکردن و نەهێشتنی هەڵمەتەکانی دەستێوەردانی زیان بەخش و خەڵقی هوشیار بکرێنەوە بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی 2018. دوای زیاتر لە ساڵێک لە لێکۆڵینەوەکانی سەبارەت بە رووسیا، یاسادانەران دەڵێن ئەوە ڕوونا کە مۆسکۆ پێویستە چی بکات. ئەمە هیچ شتێکی لە شەڕی زانیاری کەمتر نییە. ئەمە جۆرێکی تری شەڕە بۆ لاوەزکردنی لایەنی بەرامبەر. هەرەوە شتێڕوانینی ڤلادیمیر پوتینە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ڕۆبیۆ بەشداری لە داڕشتنی ئەو پرۆژە یاسایە کردووە کە سزای زیاتر بەسەر رووسیادا دەسەپێنێت. ئەگەر دەستگاکانی هەواڵگەری ئەمریکا بڵێن مۆسکۆ دەست دووەردەداتە هەڵبژاردنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی کە لە مانگی 11 بەڕێوە دەچێت.